نام ساکار سلێمانە ساڵی هەفتانوە لە شاری سلێمانی لەدایک بوو و لە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵی 1998 وەرگیرم دوای دوو-سێ جار مقابلە دوو-سێ ساڵ وەرنە ئەیگرم سێهەم ساڵ وەرگیرم 5 ساڵم لەوێ تەواو کرد دوای 2001 ڕاستەخۆ چوومە کۆلێژی هونەرە جوانەکان لە دوای کۆلێژی هونەرە جوانەکان 2012 چووم بۆ وڵاتی بەریتانیا بەمەسی خوێندنی ماستەر بەس خوێندنی زمانی ئینگلیزیم تەواو کرد هێشتا تەواو نەکردو ماستەرەکە وەکو لایەنی ئەکادمی شێوازی دیاریکراوی خۆم بۆ ئیشەکانم تا ڕادەیەکی زۆر باش دیاریکراو نییە هیچ شتێک سابت نییە لە لای من خۆم وەکو کەسێکی بە دوای تەجروبەی نوێ ئەگەڕم هەموو جار لە فکرەیەکی نوێ بە ماوەدێکی نوێ بە ئاراستەیەکی جیاوازتر چۆن ئەڵێ ئەمەوێت تێستی زۆربەی شت بکەم بەڵام یەک نقطە لە چەندێک جیاوازە ئیشەکانم لە ستایل و لە فکرە و لە تەنفیزە یەک نقطە ئەیگرێتەوە ڕەنگی سپی زیاترین نوزاڵترین ڕەنگە کە بەکاربهێناوە تا ئێستا سپی زیاتر و جاریواشە سپی و ڕەش یعنی کەمتر خۆی ئەیە لە ملەوەن و ڕەنگە و ڕەنگکردن بەڕاستی ڕاستەخۆ نازانم هۆکاری بەکارهێنانی ڕەنگی سپیسیۆ لە هەموو ئیشەکانمە بەڵام وای بۆ ئەچم لە ناوەوە پێویستم بۆ ڕەنگەیە لە ناوە پێویستم بە هێزی ڕەنگی سپی هەیە سەرەتای ساکار ئیشەکانی ساکارم بینی هێشتا تەڵەبە بوو لە مەرحەلەی تەڵەبە وەکو هەر تەڵەبەیەکی تر بوو ئیشێ ستیلافی یان سروشت بووی ناو شتانە بوون بەڵام یەک لە ئیشەکانی جیاواز بوو لە هەموو ئیشەکانی دانەیەک هەبوو جیاواز بوو زانیم کە خەڵتێکی تایبەت بە خۆی هەیە ئەتوانێت ئیشی لەسەر بکە بەبێ ئەوەی کە لە کەسێک تر بچێت چونکە زۆر زەحمەتیان ئیتر دوای کە زەواجمان کرد زیاتریش سەر ئەومان کرد چۆن ئەو خەڵتێک تایبەت بە خۆیەتی تەتەوریکن لە ڕووی هونەری و ببێ بە فۆرم ببێ بە تابلۆ ببێ بە ستایل ببێ بە ستایلێکی تایبەت بە خۆی لە ڕووی بەرجەستەکردنی سەبجەکتەکانی ئیشەکانم زیاتر باسی ژن ئەەکەم لەبەرەوەی خۆم وەکو ڕەگەز فیمێڵم خۆم ژنم زۆر بە ئاسانی هەست بە ڕەگەزی خۆمەکەم بەر چەندێ ئەزیێت و ئازار لە هەر لە دایکی خۆمەوە سیرەکەم لە خۆشی خۆم لە هاوڕێ خۆم لە کۆمەڵگاکەم کاتێک کە سێری فیمێڵەکەم زۆر بە ئازارێکی زۆرە ئەڕۆن حەساسترە ینی ئاسانتر هەستی پێ ئەەکەم دواتر زۆر بە کەمی ئەبینم ژن خۆی لەسەر ئەمە قسەی کرد بێت بۆ نمونە لە ئیشی پرۆژەی ژنانی یەزیدی و لە ئیشی دووجیلی ئەمنە سوورەکە کە لەوێ تەنفیزم کرد بەڕاستی ئەوی ئەمنە سوورەکە هەر زۆر ئیشێکی هەستەوەر بوو باسی ئەو جیلەم کرد کە چوونە ناو ئەمنە سوورەکە و ئازاریش ئەدریان و لەلایەن مجتەماعیش لە نام کۆمەڵگایش و مەقبول نەبوون و ئەوە بشادرایەتەوە ئازارە زۆرەی بڵێن کە ژنەکان ئەچونە ناو زیندانە لە کاتی بەعسا هەم ئازارەدران لە ڕووی جەسەدی و دەرونی و ڕۆحیەوە هەم کاتێک کە تووشی کۆمەڵگا ئەبوونەوە تووشی ئازارێکی گەورەتر ئەبوونەوە بۆی ئەم شتە هەستەوەرانە جێ ئەوەی باز بکرێت و چارەسەر بکرێت بەڵام کۆمەڵگە بە شوێکی تر تەعامولەکە و منیش زیاتر هەست بۆ ئازارانەی ڕەگەزی خۆمەکەم ئەم ئیشەم ئیشێکی ئەنستڵێشنە تقریبا پەیوەندی هەیە بە ئیشەکانی پێشووتریشمەوە کە لەسەر زەوی زیاتر تەنفیزم ئەکرد بەڵام لە ڕووی مادە و ماتریال و ناوەڕۆکەوە جیاوازیەکی هەیە بۆ نمونە پشتم بەستەوە بە بەکارهێنانی ئالەتی تەشی کە ئالەتێکی کوردەواریە کورد بەکاری هێناوە و میلەتی کۆنی تریشەر بەکاری هێناوە
بەمەبەستی ڕستنی خوری ئالیەتی ڕستنی خوری ڕەبت کردووە بەو چوونە دەرەوەی خەڵک لە کوردستانە کە یەک لە دوای یەک ئەچنە دەرەوە بۆ نمونە یەکێک ئەچێ دوان بە دوایە دوان ئەڕاستیان بە دوایە ئیشەکەیش لە ڕووی شێوەوە واهیم داناوە یەک تەشیم داناوە دوای یەک دوای دوان سییان هەتا دەهەم ژمارە ڕۆشتووە کە خوری ئەڕێسیت تۆزێ خوری ئەی بەدەمیەکەەوە هەتا ئەبێ بە گڵۆڵەیەک من ئەم یەک بە دوایەکەیان ڕەبت کردووە بەو چوونە دەرەوەیە کە ئێستا بۆ بە دیاردەیەکی زۆر گەورە لە ناو کوردستانە بۆیە وای بۆ چون باگراوندی ئەم جۆرە ئیشانە پەیوەندی بە سروشتی حساسبوونی خۆمەوە بەرامبەر دیاردەکانی کۆمەڵگا و ئینسانەت و مرۆڤایەتی ئەو شتانەوە. سەرگەری من و ساکار بێگومان کاریگەری هەبوو لەسەر ئیشێ ساکار یان لەسەر تەنانەت ئیشی خۆم لە بوارەی نووسین لەبەرەوەی شتێکمان هەیە کە من شتێکی نووسم بۆ ساکاری خوێنم چاوەڕێ مڵاحەزاتە بم لەوێ و لەبەرەوەی من لە بواری توێری هۆنەر بەگشتی ئیشم کردەوە بە تایبەت لە ڕخنەی شێوەکاری تر توانام هەبوو کە هەمیشە باسی باشکردنی ئیشەکەی بکەم چۆن میشەوە بکەن کە زیاد باشتر بە کەمتر خەلەلی هەبە ئەم جۆرە جەدەلە کە لەسەر ئیشی هۆنەری یان لەسەر نووسین کە دروست ئەبە جۆرێک لە نەک تەقییم نییە هەڵسەنگاندن نییە بەڵام لێکۆلینێکی پێشەوەی بگاتە نەتیجەی کۆتایی بەڵام بەبێ ئەوەی کە ئێمە وەکو ژنومێرد قسە بکەن بەڵام وەکو دوو کەسێ ئەم بوارە قسە بکەن بە مۆزۆیەت چکە ئەگەر بە مۆزۆیەت قسە نەکەن ینی سوود بۆ هەردووکمان نابێت بەڵام هاوسەرگیری وای کرد کە ئێمە هەردووکمان هەمیشە پێکەوە بن پشتگیری یەکتر بکەن لە پرۆژەی معرفی من و لە پرۆژەی هۆنەری ساکار. ساڵی 2008 پێشەنگایەکەم کردەوە لەسەر ئازاری مناڵبوون کە بەڕاستی ئەوەنەی هەستم پێکە بێ پێش من کەس باسی نەکرد بوو کە بەو شێوەیە بێ و ژن بێت و خۆی تابیری لێ بکە و بە تایبەتیش لە ئازارەکەی دائیمان کاتی سکپڕبوونی ژن ئەگەر هونەرمەند بوو بێت خۆی شاردۆتەوە هەتا ئەو فترێ و کۆتایی هاتووە بەس بە پێچەوانەوە من هاتم باسی و ئازارم کرد چونکەم سەرچاوەکەی زۆر سیر بوو ینی کەس نازانێم ئازارە بۆچی گەر مناڵێک لەدایک بێ بۆچێ بێ بەم ئازارەوە بێت ئەو پرسیارانە وای لێ کردم کە جوابەکەی مقنع بێ یا مقنع نەبێ وای لێ کردم کە حەز بکەم تعبیری کەم پێم وایە ئیتر بە یەک مەرحەلە نەبوو ساکار بوو بە خاونێستاوێت تایبەت بەخۆی بەڵام دراسە بوو نیقاش بوو سڕێنەوە بوو چکەوێک تەرکیزمان لەسەر ئەکرد سڕێنەوە بتوانە بە ئیشێکی خۆت حەزبی کە بیسڕ بڵێ ئەمیشە باش نییە بڕێنەوەی ئەو پەیوەندی عاتفی و سایکۆلۆژی بێمانە لە بینی هونەرمەند و ئیشەکەی کە ئەمە بە کوڕی خۆمەوە بە نەزانم چی ئەم پەیوەندی بێمانە واکە کە هونەرمەند پێش نەکەەوە بەڕاستی چونکە توانە بینینی ئیشەکەی خۆی نامێنە هەموو ئیشێکی هونەری هەردوو ڕابردووت و داهاتوتی تیا ئەبێ ئەو کاتەشتی تیا بێ کە تۆ لەو کاتایی تیا لەگەڵی ئەژیت ڕابردوود وەگەوەی کە تۆ خاوەنی هەست و سۆزێکی کاریگەر ئەبی بەو ئازارەی کە تعبیری لێ یەکەم و داهاتوش ئەو ئیشە ئەمێنێتەوە ئەبێتە باگراوند بۆ ئیشی من و لە کاتی ئێستاشە کاتێ هەر ئیشێ تەنفیزەکەم بەڕاستی لەگەڵیام بەڕاستی مەجای هیچ شتێکی ترم نییە هەر زۆر مەژوڵە بم بەو ئیشەوە هەستی پێکەم بە ڕەنگەکەی بە فکرەکەی بە تەئسیرەکەی لەسەر خۆم بۆشتی ئەیکەم هەموو لەو کاتی تەنفیزایە لەگەڵ هەموو ئەو هەستەوەریانەیە ئەژیم تروا بزانم هەر سەیەکی تایە داهاتوو ڕابردوو ئەو کاتێک کە ئیشەکەشی تیا ئەەکەم هەمووی تیا ئەبێت